بەڵێ بێگومان دوای دەستگیرکردنی تۆمەتبارە ئێمە بیرمان لەوە کردەوە کە لەبەرەوەی زۆرترین زەرەرمەند لە دەستی ئەم تۆمەتبارە کە تاوانیان لەسەر کراوە لە سنووری نیشتەجێل لە سنووری گەرمیان بۆی بیرمان لەوە کردەوە کەم خەڵکە زەحمەت نەچێشێ هەمویان بڕۆن بۆ بەغداوە لەوێ تووشی زەحمەتی سەفەر و تەرجمەی زمان و ئەوانە ببن پەیوەندی کرا کە بە بەغداوە کە پێوترێ ئەلئینابە واتە لە جیاتی دانان ئێمە لە جیاتی ئەوان ئیفادەکانیان وەربگرین و ئەوە بۆ ئەوان بەنووسراوێکی ڕسمی ئێمان ئاگادار کردەوە و دەسەڵاتیان داوە بە ئێمە ئێمەش ئینشەڵا لە هەفتەی داهاتووە دەست دەکەین بە وەرگرتنی وتەی سکاڵاکارەکان و ئەوانەی کە سوکاریان تیا چوە پێوترێ زمانی قانونی عەرەبی پێوترێ المدعی بحق الشخصی ئەوانەش وەرەگرین و پاشان پاش وەرگرتنیان بە شێوەیەکی ئوسوڵی هەموو ئەو سکاڵاکان و هەموو ئیفادەکانیان هەموو وتەکانیان ئەنێرینەوە بۆ محکەمەی بەغدا کە لایەن ئەو محکەمەی کە ئێمەی ڕاستپاردەوە ئەم پەیوەندیانە ڕاستیەکەی هەم لە ڕێگای بەڕێز خانمیەکەمەوە کە بۆ پێی کە ئەو هەم ڕۆڵەکی سەرەکی بینی بوو لە دەستگیرکردن و دۆزینەوەی تۆمەتبار و دەستگیرکردنی هەروەها لە ڕێگەی ئەوەی کە فەرمانگەی ئیشرافی قەزایی واتە سەرپەرشتەری دادوەری فیدراڵی ئیتیحادی لەگەڵ بەڕێز حاکم لەیس هین کرا با بڵێن ئاهەماهانگی کرایە تەنسیق کرا و بەم شێوەیە ڕێککەوتن کرا و بەم شێوەیە دەستەبەر بوو تامان بێگومان سکاڵەکان ژمارەیان زۆرە زیاترە لە 180 کەس بۆیە ناکرێت بە یەک ڕۆژ وتەکانیان وەربگیرێ ئێمە ژمارە تەلەفۆنی سکاڵەکارەکانمان لایە و پەیوەندیان پێوەکەن لە ڕێگای تەلەفۆنەوە بە ڕۆژانە ینی کاتێک دیارەکەن بۆیان لەسەر بینا لەسەر داواکردن هەر کەسێک تەلەفۆنی بۆ کرا ئامادە بێ لەمان و کارڕای ئوسوڵی بۆکەن